ژینگی ئێمە زۆر پیسەکە چونکە ماوەیەکی زۆری پێویستە هەتا کوشیە بێتەوە لەگەڵ زەوی تێکەڵە بێت. ئەی ئێمە لە جیاتی ئەوە چی بەکاربێنین کە تینومان بوو چی بەکاربێنین؟ ئەمە بەکارەهێنین. ئەمە هەم جوانتریشە هەم زیاتریش دەتوانی بەکاری بێنین هەم بۆ ماوەیەکی زیاتریش ئاوەکەت بە ساردی ئەمێنێتەوە. ئەمە لەوانەیە لە ئێستاە چارەگێک خۆی بگرێ بە ساردی بەزەمە تا ئەوڕۆی تۆ هەر بە ساردی ئەمێنێتەوە. ئاوەکەشی پاکترە چونکە خۆت بەکاریهێنی هەم خۆشت ئاوەکە و تێک کردووە کەماتە ئەمە بەکارەهێنی. شغلەکەشی جوانتر نییە؟ دەبەی پلاستیکی کەمتر بەکاربهێنن چونکە هەم بۆ خۆتان تەندروست نییە و ئاوەکەی تێدایە زیانی تەندروستی بۆ خۆتان هەیە هەم ژینگەکەشتان پیسەکە. ئەگەر ئەمانە بەکاربێنین ئەگەر لە ژینگە پیسکردن بەردەوام بین لەو دەبە پلاستیکیانە بەردەوام بین لەو ئەلاگانەی کە بەکاریانە هێنین و فڕیان ئەدەین بەردەوام بین چی ئەبێت؟ کە باڵندەکانیش مردن بەشێکی ژینگەمان لەناو بردووە کە بەشێکی ژینگە کەشمان لەناو برد کاتە ژینگەی خۆمان ناشرین کردووە. ئێمە بێ جگە لەوەی کە خۆمان ئەبین بە ژینگە پارێز کە ئێوە خۆتان تاک ئەبن بە ژینگە پارێز هەمووتان گوڵەکانە ئاوەدەن لە جێ سێبەری دارەکان ئەو دارانەی کە خۆتان چاندووتانە لە جێ سێبەریانە یاریەکەن ئەو ژینگەی ئەو باخچەی کە خۆتان بەپاکی هێشتوتانەوە ئەو باخچە یاری تێداکەن کەواتە خۆتانە بن بە پارێزەری ژینگە. کەسێکی تریش هەیە کە ژینگە پارێزێ ئەویشمانە بێ خۆش بکێ ئەو کەسەی تر کە ناسەکان بۆسم کە من وتم سێ کەوتم سێ بێ کۆ بڵێن کەوتم سێ ئامادەن؟ 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 ئۆکەی کەوتم سێ بڵێن یەک دوو سێ. ئافرە. سڵاو هاوڕێیان من ئەستی باڵدارم گڵۆپەکان دەگژێنینەوە لە کاتی پێویست بەکاریان دەهێنین. ئەمە چی بوو؟ ئەسپی باڵداریش پێمانەڵە گڵۆپەکان بکوژێنەوە لە کاتی پێویستیدا پێی بکەن. سڵاو هاوڕێیان من تووتی ژینگە پارێزەکانمان خۆشەوێت و سپاسیان دەکەین. ئەمە چی بوو؟ تووتی چی؟ سڵاو هاوڕێیان من بولبولم پاسکیل بەکاردێنم وەرزش دەکەم بۆ ژینگە و تەندروستیمان بەسوودە. چی بەکارەهێنێت؟ بۆچی نابێت سیارە بەکاربێنین؟ پاسکیل بەکارەهێنین هەم بۆ تەندروستیمان باشە وەرزشە هەمیش ئەو دووکەڵە ناخۆشە پیسەی لێ دەرناچێت کە لە سیارەوە دەرەچێت. من پەپولەی نەخشێنم ئێمە مناڵانی ئەمڕۆ پارێزەری داهاتوو ژینگەین. پەپولەی چی بوو؟ ئەمە پەپولەی نەخشین بوو. پەپولەی نەخشینش پێمانەڵێ ئێمەی منداڵان پارێزەری داهاتووی ژینگەین. ئێوە کەواتە یەک چۆپلەکان بۆ ئەمانە لێ بدەن. وەڵای چۆپلەکانتان قایم نەبوو. ئافرەم دەستان خۆش بێ دەستی ئێوەش خۆش بێ ئێوە پارێزەری ژینگە فەرموو. ئێوە پارێزەری ژینگەن؟ ئادەی بڵێن؟ بەڵێ نا بڵێن ئێمە پارێزەری ژینگەین. جارێک تریش بڵێن؟ کۆفلێک بۆ خۆتان